أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. من کەناڵێکی زۆر باشە بەنسبەت کۆمەڵگەیەکی ئەمە کۆمەڵگەیەکی کوردی موسڵمانە هاتە پێویستە و کەناڵانە زیاتر هەبنەوەک لە کەناڵەکانی ترکە هەیە. کاناڵی ئامۆژگاری بەلامەوە کەناڵێکی باشە بۆ ئامۆژگاریکردنی خێزانەکانیش بە پێویستی دەزانم. زۆر کەناڵی دیکە هەیە، زۆر شتیتر هەیە کە خێزان تێک دەدا، کۆمەڵگا تێک دەدا، فەساد بڵاو دەکاتەوە. بەڵام سپاس بەخوای گەورە ئێمە لە ناو کەناڵی ئامۆژگاریدا شتێکمان نەدیوەکە مایەی تێکچوونی شیرازەی کۆمەڵگا و خێزان و بواری دینداری و فکری و ئەخلاقی و خەڵکە بێت. وڵای پێم کەناڵێکی زۆر ڕێکەپێک و خۆشە لەبەرەوەی لە ئیسفادەی خەڵکدایە. بەڕاستی کەناڵێکی زۆر باشە، کەناڵێکی زۆر بەجێیە، دەستخۆشیتان لێکەن، هیواداری بەردەوام بن. سوود و ئامۆژگاری کەناڵی ئامۆژگاری بەخۆی ناوەکەی بەخۆیت. لەوەتی کەناڵی ئامۆژگاری پەیدا بووە، خەڵکانێکی زۆر گەڕاونەتەوە هاتوونە سەر ڕێگای ڕاست. کەناڵێکی باشە، وڵا پێم وابێ لە ناو لە کوردستانە زۆربەی ماڵەکانە جێگای خۆی کردوێتەوە، خەڵک بینەرێکی بەڕاستی زۆری هەیە، سوود و کەڵکێکی زۆری هەیە بۆ خەڵک. کەناڵێکی سەرکەوتووە، کەناڵێکی فێرکەری دینە بۆ جەماوەرەکەی. بەتاچیت کەناڵێکی زۆر سودبەخشە بۆ خێزان، تا بڵێ ئیسفادەی لێەکەین، زۆر لە ماڵەوە جۆی لێەگرین، ئیسفادەمان لێ کردووە بە خۆم و خێزان و مناڵەکانمەوە. زۆر پێم باشە، کەناڵێکی زۆر سەرکەوتووە، زۆر ئامۆژگاری خەڵکی دەکات. نەکەر ئەوەیە کە بیبینی هەر زۆر زەروریشە لەبەرەوەی ئێمە میلەتێکی مسلمانین، دەبێ کەناڵی ئیسلامی لە ناو ماڵەکانمان دەبێت، نەک و کەناڵێکی دەرەوە یان کەناڵێک ئەدای دەرەوەی کوردستان بکە ئێمە بینی ناو ماڵەکانمان. ئەی سەبارەت بە کەناڵی ئاسمانی ئامۆژگاری کە لەلایەن خێرخوازانەوە ئەم کەناڵە هاوکاری و دەکرێت و هیچ لایەنێکی سیاسی یاخود حکوومەتێکی لە پشت نییە، ڕای تۆ چییە یاخود داوات چییە لە خێرخوازان بۆ ئەم کەناڵە؟ بەڵێ ئێمە گومانمان لەوەی دانیە ئەم کەناڵە خێرخوازی ئیسلامیانە حکوومەت پشتگیریان ناکە و داعمیان ناکە، بەڵام بە خێرخوایان بەڕێوە دەچێت. کەناڵی ئامۆژگاری کەناڵێکە کە توانیوێتی خزمەتێکی بەرچاو لە ناو کۆمەڵگەی مسلمانی کوردستاندا بەرپا بکات. ئێمە دەستخۆشیان لێ دەکەین و توانیوانە کەلێنێک پڕ بکەنەوە. دیارە من بۆ خۆم زۆر کات دانیشتومە دیار کەناڵی ئامۆژگاریەوە و لێشی بەهرەوەەر بووم و دەستخۆشیان لێ دەکەم و لە هەر کەسێکە هاوکاری کردووە و بەرنامەیان تێدا بڵاو کردوێتەوە. لەبەر ئەوەی بۆ ئەم سەردەمە ئێمە زۆرمان پێویست بە ئامۆژگاری خێرە لە ڕوانگەی قورئان و فەرمودەی پێغەمبەر و وتەی دانایان و زانایان و بۆ دوورخستنەوەی گەنجان و هەموو چین و توێژەکان، دوورخستنەوەیان لە کوفر و لە شیرک و لە بیدعەت و لە خورافیات و لە توندوتیژی و لە هەموو پۆخڵەواتێک کە هەیە. لەبەر ئەوەی بەڕاستی زۆر کەناڵی دیکە هەیە، زۆر شتیتر هەیە کە خێزان تێک دەدا، کۆمەڵگا تێک دەدا، فەساد بڵاو دەکاتەوە. بەڵام سپاس بەخوای گەورە ئێمە لە ناو کەناڵی ئامۆژگاریدا شتێکمان نەدیوەکە مایەی تێکچوونی شیرازەی کۆمەڵگا و خێزان و بواری دینداری و فکری و ئەخلاقی و خەڵکە بێت. لەبەرەوە من پێم باشە کەناڵی ئامۆژگاری بەردەوام بێ. هیوادارم ئەوە نەک لەلایەن خەڵکەوە، لەلایەن حکوومەتەوە، ئەو ئەرکی حکوومەتە لە وڵاتێکی وا دەوڵەمەند و وا پڕکانزا و نەوت و ئەم شاندا پێویست ناکەوە لەلایەن خەڵکەوە تەدیم کرا، پێویستە لەلایەن حکوومەتەوە. کەناڵی ئاسمانی ئامۆژگاری شایستەیەوە کە ناو خێزان دەسەری ئەو کەناڵە بکەین. بەڵێ کەناڵێکی زۆر زەڕەکوپێکە، کەناڵێکی زۆر جوانە، هەموو عایلەیەک هەموو خانە هیوادارم کەناڵی ئامۆژگاری بکەن بە ڕەقەمیەک. کەناڵی ئامۆژگاری بەڕاستی بۆ خۆی ئامۆژگاریە. هیوادارم هەموو کەسێک کە خۆی بە موسڵمانە زانێ و هاوکاری و کۆمەکی خۆی بگەین تا ئەو کەناڵە و
ئەڵێ چی لە توانایە نەبێ یارمەتی دەمە بێ توانێ خوێن شتی پێشکەشکەن. ئایا کەناڵی ئاسمانی ئامۆژگاری شایستەی ئەوەیە کە لە ناو خێزان دابنیشی و بینەری ئەو کەناڵەبی؟ بە دڵنیایی خۆی ئەمە بەداخۆ ئەمە ماوەی چەند ساڵێکی زۆر بوو هیچ کەسێک بە ئەمە کۆمەڵێکی مسلمان نابینی تا کەناڵی ئاسمانی ئامۆژگاری ئێستا خەڵک بەوە تۆزە سیمایەکی ئەوەی بەخشیە بە تەکانی تاوەکو بڵین کە وڵاتێکی مسلمان دا بۆیە کەناڵانە پێویستە بەردەوام لەوەتی کەناڵی ئامۆژگاری پەیدا بووە خەڵکانێکی زۆر گەڕاونەتەوە هاتوونە سەر ڕێگای ڕاست و زۆریشمان ئیسیفادە لێ کردووە بە تایبەتی خێزانەکانمان لەوەی کە گەڕاونەتەوە سەر ڕێگای دینی ئیسلام زۆر کەناڵێکی باشە و الحەمدوللا لەخوا بە زیاد بێت لەوەتی ئەو پەیدا بووە خەڵک زۆر ئیسیفادەی لێ کردەوە بە خصوصان کوردستانی خۆمان. کەناڵی ئاسمانی ئامۆژگاری لەلایەن خێرخوازانەوە هاوکاری دەکەوت هیچ لایەن و هیچێکی سیاسی و حکوومەتێکی نییە بێگومان بەڵە داواکاریم هەیە کە خەڵکانێک الحەمدوللا ئینشاءڵڵا لەسەر ڕێگای ئیسلامەوە پارەیان پەیدا کردو و دەوڵەمەند و هەیەنە یارمەتی ئەو کەناڵە بدەن لەبەرەوە چونکە ئەگەر ئەم کەناڵە بەردەوام بێ ئینشاءڵڵا ڕێگای ڕاست نیشانی هەموو کەسێک دەدا خۆشحاڵی دێتە پێشەوە بۆ هەموو کەسێک الحەمدوللا لەخوا بە زیاد بێ لەبەرەوە کەناڵێکی زۆر باشە. ئەو کەناڵەیە کە خێزان بتوانێت بینەری بێ لە ماڵەوە؟ بەڵێ بێگومان بەڵێ زۆریش الحەمدوللا لەخوا بە زیاد بێ ئێستا زۆر خەڵک گەڕاوەتەوە سەر ڕێگای ڕاست و بەهۆی ئەو کەناڵەشەوە زیاتر مامۆستایانی بەڕێز مامۆستایانی سەلەفی ڕێگای ڕاست نیشانی خەڵک دەدەن. چ بەرنامێکی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری سەرنجی جەناب ڕاکێشەوە؟ بە زۆری مامۆستا عەبدولەتیف کە ئەو بەرنامەی هەیە کە جواب و سوالی خەڵک دەداتەوە ئەمە زۆر مهمە بۆ خەڵک. هیوادارم بەردەوام بە کەناڵەکەتان دات لە ڕووی مادی وەگەر خاوڵاتیان ئەوانەی کە خۆپێداون و ئەوانەی کە بوونیان هەیە هیوادارم ئینشەڵا هاوکاری کەناڵەکە بکەم بۆی بەردەوام بێت. ئایا کەناڵی ئاسمانی ئامۆژگاری شایە ئەوەیە کە لەناو خێزانەکانی کورددا بینەری بن؟ بەتاکید لە زۆربەی کەناڵەکان باشترا بوون کەناڵە کوردیانەی کە ئێستا هەیە ئەفلامی تورکی و عەرەبیەکان دوبلاژەکەن بە کوردی بەڕاستی شیرازەی ماڵی تێکداوە بەڕاستی ئامۆژگاری 100% ئەوانە 100 پلەی فەرقە. گرنگێکی زۆری هەیە بەڕاستی یعنی مەدرسەیەکە بۆ هەموو خەڵک هەموو موسڵمانان بەڕاستی کەناڵێکە یعنی خۆشە هەموو کات سەیری بکەیت. هیوادارم خێرخوازان زیاتر پەرە بەم کەناڵە بدەن بۆی ئەم کەناڵە زیاتر پێشکەوتوو بێ و سەرکەوتوتر بێ و نمونیان هەر زیاتر بێت. گرنگی ئەوەیە کە دین و ئەخلاق و ڕەوش فێری ئەم مسلمانانەدا ئەکا کە گوێ لێ ئەگرن کە ئەچن بۆ نوێژ کە نوێژ ئەکەن کە بەڕاستی مناڵەکانمان فێری ئەخلاقێکی جوانەکە. هیوادارم هەموو مسلمانێک لەلایەن خۆیەوە ئەوەی کە ئێشێک دەستی لێ پانەکاتەوە هەیە پێویستی نییە پارەکەی ئەدەنێ نازان ئەم پارەیە بۆ چێتی بۆ جگەرەکڕینێتی بۆ شتێکێتی هیوادارم ئەوانە ئەو پارەیە هەرچەندێکە تەستیم بەو کەناڵە بکرێ و پێی بەرز بکرێتەوە و پەرەی پێ بدرێ کەناڵەکە. زۆر زەرورە لە زۆر کەناڵێکە باشترە لە بری ئەم کەناڵانە فلیمە تووشیانە دەوبلاز دەکەن دووسێ کەناڵی ئەوە هەبێ ئیسفادەی زیاترە بۆ کۆمەلگا بۆ خێزان و بۆ هەموو لایەک. کەناڵی ئاسمانی ئامۆژگاری لەلایەن هیچ حیزب و لایەنێکەوە سەرپەرشتی و بەڕێوەبردننی بۆ ناکرێتەنە لەلایەن خێرخوازانەوەیە داواتی لە خێرخوازان بۆم کەناڵە. بەتاکید دەستیان خۆش بێ هەر کەسێک سەرپەرشتی دەکا هەر کەسێک هاوکاریان دەکا هیوادارم بەردەوام بن هیوادارم بەردەوام وخوا خێرە و کەس بنووسێکە بەشداری ئەو خێری دەکا. من پێم وایە کەناڵی ئامۆژگاری کلێنێکی باشی پڕ کردەوە لەوە کە لە ناو کۆمەلگای کوردواری ئێمەدا زۆر خورافیات هەیە کە ئەمان چوونەوە بەگژی ئەو خورافیاتانەدا وەکو دیاردەی زۆر گرنگیدان بە گۆڕ و خورافیات و بە مەسائلی بیدعەت و ئەم بابەتانە بەڵام ئەبێ زیاتر حکمت بەکاربێنن بۆ ناو کۆمەلگای کوردیش بەڕاستی هەموو ئەو کەناڵانی کەوا خزمەت بە دینی ئیسلام دەکەن کە پەروەردە و ئیمان و ئەخلاق و فکری جوان بڵاو دەکەنەوە زەرورەتێکی بەرچاوە یعنی ئەبێ هەموو خەڵک ئەمە بزانێت چکم ئەگەر بێت و ئەم کەناڵانە نەبن بەڕاستی ماڵەکان و کۆمەلگا بۆ گەن دەکات و هەموو کاتێک ئەمە پێویستمان بەوەیەکەوە عەقیدەیەکی ساف و بێگەرت و عیبادەتی جوان
وەشتی باش و بەسوود بخرێتە ناو دڵ و فکر و ناو خێزان و ناو بازاری خەڵکەوە ئەگەر ئەم کەناڵانە نەبن بەڕاستی خەڵک بێ بەش دەبێت بۆیە ئێمە بە گرنگی ئەزانین بەردەوام بێت و بە گڕوتینێکی نوێەوە جارێکتر وەکوبڵی پەخشی خۆی بەردەوام کات و خزمەتی بەرچاو بکات بۆ کۆمەلگاکەمان أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين